ام خويا یۆدیتیانە ئیجازەی مەوڵەتی تەندروستی نییە هەفتەیە پێشتا کارگەکەی پێداخرا ئەمە داخرا و چیشیە بوو 6 تەنیە بوو 6 تانەکە هەمووی ئیتلاف بس يلزم اشوفه لا ناویان حجر خشب خشب سێکرد ئەمە خوێ سێکرد بەردە بەرد هە بەردە خۆی ئەمە خوێ نییە خوێ نییە ناوەڵڵا ئەو خوێنی کە لێرە هەیە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراونیە و دەستیشی بەسەر لەلایەن ڕێبەراکی تەندروستی کەرکوو تاريخ انتاج ماكو انتهاء ماكو صح ماكو هذا ضبطناه نفس الشيء صح. هم دا يسووا يعبوا لو تشوف التعبئه بالطاسات يعبوا صح كارثه كان وصار كله تلاف المعمل انغلق وصاحبه انحال للمحكمه وأنا وختمي ليدا ئەمە هەر ئەم معمەلەکە ئەیکا ئەم لایلۆنەی حاضر کردووە دایناوە ئەکسپایر لە 24 بۆ 26 خۆی ئەکسپایری خۆی ئەکسپایر لێداوە ئەمە ئیجازەی نییە ئیجازەی فەرمی نییە ئەمە ئیستا ڕەوانەمان کردووە بۆ دادگا باشە ئیستا مۆزوعەکەی لە دادگایە و 6 تەن شیە بوو هەر 6 تانەکەی لە ناومان برد و ئیستا لە کام دوکان بیگرین هەم لە ناوێ بین